دڵ حەزین و ڕوڕەشم هۆنراوەی ڕەهبار خوێندنەوەی ئازاد پێنجوێنی. دڵ حەزین و ڕوڕەشم یا محەممەد ڕەحمەتێ، وا زەلیل و لێو بەبارم یا محەممەد هیممەتێ. یا ڕەسوڵ ئەڵڵا شەفاعەتکەی بە حاڵی ئاسیان، خۆسەگی دەرگانەکەم من یا محەممەد ڕوخسەتێ. دڵ لە کوورەی ئاتەشی تۆدا دەسووتێ وەک کەباب، ئەی سوپا سالاری عالەم یا محەممەد شەفقەتێ. مەرحەمەت بکە توخوا قوربان بە هاوارم وەرە، تا نەسووتاوم بە ئاگر یا محەممەد دەرفەتێ. من کە پابەند و ئەسیری نەفسی ئەممارەم ئەوە، غەیری تۆ کێشت ئەبەم من یا محەممەد نەسرەتێ. ئەنبیا هەرکەس هەموو وا ئینتزاری تۆیەتی، تا شەفاعەتکەی لە بۆیان یا محەممەد حورمەتێ. ڕەهبەریش وەک سەگ خەریکی پاسی دەرگانەی تۆیە، چونکە ئومێدی بە تۆیە یا محەممەد عیسمەتێ.